قەناعەت بوون زۆر گرنگە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو حەدیثە ئەفەرمێ ئەگەر ڕازی ببی بەو بەشەی خوا پێتی داوە ئەبیتە دەوڵەمەندترین کەس. ئێستا تۆ دانیشتووی معاشێکت هەیە یان کاسبیەکت هەیە، احتیاجی کەستی ڕازیت بە بەشەکەی خۆت، وەڵی تۆ مەلیکی، تۆ پاشایی، تۆ پاشای. پاشا ئەو کەسە نییە کە زۆری هەیە بە زوڵم و بەستەم و بە خراپەکاری پایایی کردووە. پاشا ئەو کەسەیە کە بە عەرەقی ناوچاوانی خۆی ڕزقی خۆی بەدەست هێناوە و ڕازیە، خۆی و ماڵ و مناڵی لەسەر قەناعەت خۆیانیان ڕاهێناوە. عایشە خوای لە ڕازی بێ ئەیگەڕێتەوە بۆ عروەی کوڕی زوبەیر کە خوشکەزای بووە، فەرمووی خوشکەزاکەم باوەڕ بکە مانگ بەسەر مانگە ئەهات لە ماڵەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم جاری وا هەبوو دوو مانگ و زیاتریش ئاگر لە ماڵی پێغەمبەران ئەکرایەوە بۆ چێشت. ئەی فەرمووی ئەی چۆن ئەژیان؟ فەرمووی بە خورما و بە زەیت و ئاو ئەوان. یعنی ئەگەر ئینسان قەناعەتی بێ، خۆ قەناعەت زۆر گرنگە و نەبێ پێغەمبەر صلی الله علیه وسلم نەی ئەتوانی پەیایکە. بەڵام وەکو ئیمامی عومەر لە کاتی گرانیەکەی ساڵە گرانیەکەی زمانی ئیمامی عومەر گۆشتی نەخوارد. خەڵک خێریە کرد و بەشی ماڵی ئەوانیشان ئەبرد، ئەی فەرموو واللهی نایخۆم، واللهی نایخۆم. طبعا جاری وا بوو دوو ڕۆژ و سێ ڕۆژ برسی ئەبوو سکی قۆڕەی ئەهات دەنگی هات، ئەیوت هەر بۆ خۆت بقۆڕێنە، واللهی تا مناڵی مسلمانان تا مناڵی فەقیر و هەژارەکان تێر نەخۆن نابێت تێرت کەم. قەناعەت زۆر گرنگە خۆشەویستەکانم. ئێمە ئاگامان لە یەک بێ بەدەمی یەکەوە بین. ڕۆژێکیان چاوی بە جابری کوڕی عەبدوڵڵا کەوت، بینی گۆشتی کڕیوە لە کات گرانیەکەیە. ئیمامی عومەر جابریش سەحابەیەکی زۆر بەڕێزە و گۆشت بەدەستیەوە بێت تۆزێک یعنی باش نییە بەڕێوەی خەڵک فەقیرەوەمانە. فەرمووی ئەوە جابر خێرە؟ وتی وەڵڵی دڵم چووە سەری سندم. وتی یعنی زۆر سەیرە، یعنی ئێوە دڵتان بچێتە سەر هەرچیە بێ بیکڕن. ئەی ناترسن لەو ئاەتەی کە خوای تەعالە ئەفەرمێ ئەذهبتم طیباتکم في حياتكم الدنيا واستمتعتم بها، کەخوا هەڕەشە ئەکا بە کافرەکان ئەڵێ هەرچی لەزەتەکانی دنیا بوو پەیتان پێ ئەبرد، هیچتان نەیەڵاوە بۆ قیامەتتان بمێنێتەوە، حەستان لە هەرچیەکە دەستان بۆ ئەبرد. ئینسانی مسلمان نابێ حەزی بڕۆیە سەر هەرچی بیکا. ڕۆژێکیان مالیکی کوڕی دینار ڕەحمەتی خوای لێبێ کە یەکێکە لە پیاوچاکان و سەلەفی ئەم ئومەتە بە بازار ڕۆیشت، ئیتر دڵی بەشەرە، هەنجیری بینی دڵی چووە سەری، ئێپارەشی پێ نەبوو، جووتێ نەعلی بوو، بردی لای کابراوتی ئەگەر دایکەنا لە پێوتی ئەگەر هەیە بەقەدر ئەم نەعلانە هەنجیرم بەرێ. وتی نەعلەکان هیچ ناکەم. ئیتر ئەویش کەوتە ڕێو ڕۆیشت. دوایی وتیانەوە زانیتەوە کێ بوو؟ بە کابرای خاوەندوکان تیان تێوە مالیکی کوڕی دینار. وتی لا إله إلا الله، خزمینێکی بوو، عەبدێکی بوو، کڕی بوو، بانگی کەوتی کوڕمە ئەم سەوەتە بووە بیگەێنە ئەو پیاوە، ئەم سەوەتە هەنجیرە، ئەگەر لێتی وەرگرت هەر یەکسەر ئازاد بە، هەر یەکسەر ئازاد دەکەم، بەس لێت وەربگرێ. تر ئەویش بە هەڵەداوان بردی لە خۆشییا بۆ ئەوەی ئازاد ببێ، بردی بیگەێنە پیا. فەرمووی ئەمە چییە؟ وتی ئەمە خاوەنەکەم بۆتی ناردو ئەمانە. وتی نا تەواو، یعنی من بە حەق خۆم کە نەبوو تەواو. وتی ئاخر لێمی وەربگرێت چونکە بەهۆی ئەمەوە من ئازاد دەبم. وتی کوڕم من تۆ ئازاد ناکەم خۆم کەم بە کۆیلە. ئەمجا فەرمووی أنا لا أبيع الدين بالتين ولا آكل التين إلى يوم الدين. فەرمووی من دینی خۆم نافرۆشم بە هەنجیر، ئەوە بڕیار بێ لەمڕۆ بەداوە هەتا ڕۆژی قیامەت من هەنجیر نەخۆم. یعنی شتەکان ئەوەندە بەو شێوەش نییە. ئینسانی ئیماندار ئەبێ ئاگای لێبێ. بۆیە ئەبول عەتاهیە لەسەر ئەمە چەندێ ڕەشعرێکی فەرمووە زۆر خۆشە، ئەفەرمێ لا تخضعن لمخلوق عن طمع فإن ذلك نقص منك في الدين لا يستطيع العبد أن يعطيك خردلة إلا الذي سواك من طين فلا تصاحب غنيا تستعز به وكن عفيفا وعظم حرمة الدين واسترزق الله مما في خزائنه
فإن الرزق بين الكاف والنون واستغني بالله عن دنيا الملوك كما استغنى الملوك بدنياهم عن الدين. يعني هەندێ نصيحتك زۆر گرنگە، فەرمێ خۆت سەرشۆڕ مەکە بۆ هیچ مەخلوقێ لەبەر خاتری تەماح، چونکە ئەوە نوقسانی دینتە. ئینسان هیچ کەسێک ناتوانێت یەک مسقالە زەڕەت پێ بدا ئیلا ئەو کەسە نەبێ کە تۆی لە قوڕ دروست کردووە. مەوە هاوڕێی کەسێکی دەوڵەمەند لەبەر ئەوەی خۆتی پێئینکەی عەزیزکەی. عەفیف بە ئینسان کەمویست بێ لە دنیا و حرمەتی دینی خۆت بپارێزە. داوای ڕزقت لەخوا بکە کە خاوەنی خەزائینەکانێتی، خەزیێنەی ڕزقەکان لای ئەوە، چونکە ڕزقی تۆ لە بینی کاف و نونایە کە خوای تەعالا فەرمێ کون فەیەکون. و لە دنیاە دائیمەن وەکو پاشاکان چۆن پێویستیان بەشتنی ئاوا بۆ تۆش بڕوانە شتەکان. پاشاکان لە دنیاە حەساب بۆ دین ناکەن لەبەر خاتر دنیا، دینی خۆیان چۆنە فرۆشن لەبەر خاتر دنیا. ئێوەش لەبەر خاتری خوا دەست بگرن بە دینی خۆتانە.